مامۆستا فەتحوڵا گولەن لە وتاری هەفتانەیدا جەختی لەسەر چەند خاڵێکی گرنگ کردەوە. مامۆستاوتی ئەو کەسە داماوانەی دەیانوت بزابی خزمەت خەتەکانی ژێرزەوی تێک دەشتێنێت و بوومەلەرزە ئەنجام دەدات بەو شێوەیە تۆڵە دەکەنەوە ڕەنگە دوو ڕۆژی دیکە چەند بۆمبێک بتەقێنەوە و هاوسۆزانی بزابی خزمەت بە تیرۆریست و تێک دەرناو ببەن. مامۆستا فەتحوڵا گولەن لە درێژەی قسەکانی داوتی ئەگەر خودای گەورە بەهۆی زوڵمەوە کەسەکانی سزابدایە ئەوە هیچ بوونەوەرێک لە جیهاندا نەدەمایەوە، بەڵام ئەو تا ئەو کاتی خۆی بەڵێنی داوە دەیان هێڵێتەوە. مامۆستا جەختی لەسەر ئارامگرتن کردەوە وتی ئەگەر ئارام بگرن و لە جیاتی دژایەتی ڕێگای لێخۆش بوون بگرنەبەر بە دڵنیاییەوە ئەو شێوەیە خێری زیاتری تێدایە بۆ قارەمانانی ئارامگر. هەروەها پێویستە هاوسۆزانی بزابی خزمەت بەرامبەر پاراستنی بەهای موسڵمانان پێیان قایم بکەن و لەسەر ڕێگەی ڕاست بەردەوام بن و دژی هێرشە درڕندەکان بە هەمرۆییەکان بپارێزن. یەکێکی دیکە لەو کەسانی لە کاتی خۆیدا چارەسەر نەکرا و پشتگوێ خرا گیانی لەدەستدا. عەلی هۆجاوغلوی بازرگان کە نزیکەی ساڵێکە لە زیندانی شاکران لە ئیزمیر زیندانی کراوە شێرپەنجەی گەدەی هەبوو، هەروەها نەخۆشیەکەی زیاتر پەرەی سند بوو، بۆ ماوەی زیاتر لە ساڵێک لە زیندان دامایەوە و ئازاد نەکرا، بەڵام لە کۆتا ساتەکانی ژیانی کاتێک نەخۆشیەکە بەرەو خراپی ڕۆیشت بوو ئازاد کرا. دوای ئازادکردنی 3 هەفتە لە نەخۆشخانە مایەوە و هەفتەیەکیش لەژێر چاودێری وردامایەوە، بەڵام دڵی هۆجاوغلو لەوە زیاتر نەیتوانی بەردەوام بێت و گیانی لەدەستدا. هۆجاوغلو دوێنێ بە خاک سپێردرا.